بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە ئەم شەو من دوو میوانی بەڕێزم هەیە میوانێکم لە سۆران و میوانێکیشم لە دهۆکە میوانەکانم بریتین لە یەک لە بەڕێزان مامۆستا جەمال کۆچەر پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروە دکتۆر عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق مەبەستمە لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین دیارە گۆڕانکاریەکان لە عێراق زۆر بە خێرایی ئەڕۆن دوایەوەی کە کورد بۆ ماوەیەکی زۆر بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانی عێراقی کرد ئەوانەی تایبەت بوون بە قسەکردن لەسەر پرۆژە یاسای بودجەی 2018 کورد بەنیازە دوو ڕۆژی یەکشەممە بچێتە دانیشتەکانەوە و ئەم جارە ڕەنگە بۆ ئەوە نەبێت کە تێبینیەکانی خۆیان بڵێن بەڵکو بۆ ئەوە بێت کە ڕێگری لە ئەنجامدانی ئەو دانیشتە بکەن کە سەبارەت بە پرۆژە یاسای بودجە دەکرێت چونکە ئەوترێت کوردنەوە تێبینی هەبووە بەڵام هیچ تێبینیەکی کورد لە بەرچاو نەگیراوە مەبەستمە قسە لەسەرەوەش بکەین کە ئایا کورد بە تەواوەتی بێهیوا بۆ لە عێراق چونکە ئەوەتانێ لە نوێترین پێشاددا سەرۆکی پەرلەمان سزای سێ پەرلەمانتاری کوردی داوە بۆ ماوەی 15 ڕۆژ لە دانیشتەکان دووریان نەخاتەوە بۆ ماوەی 15 ڕۆژ پارێزبەندی و حەسانەیان لەسەر هەڵ ئەگرێت و وەلەو 15 ڕۆژە موچەکانیشیان بە تەواوەتی ئەبردرێت ئایا ئەمە هەمووی هەنگاوی دوژمنکارانە نییە بەرامبەر بە کورد لەلایەن سوننە و شیعی عێراقەوە و کۆتاخاڵیش کە مەبەستمە زۆر بە خێرایی باسی بکەم کورد ئەگەر ڕۆژی یەکشەمە بە تەواوەتی بێهیوا بوو ئایا چارەسەر ئەوە نییە کە لە پرۆسەی سیاسی لە عێراق بە تەواوەتی بکشێتەوە من بۆ سەرەتا ئەچمە سۆران بۆ لای دکتۆر عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق مەبەستمە بەو پرسیارە دەست پێ بکەم ڕۆژی یەکشەممە کورد بەنیازی چییە؟ gelek spas kagedger Slav û bînerên Kurdistan bistişare Slav li mamosta Cemal li Duhokê ve. Bi rastî em bêumêd bûne ke ebadî gorankariyekê li budce biketin we taze zanyarî me hene ke piştî ku hikûmetê ev budce tiya destkarî biketin yani daxwaziyên sunne cêbicê biketiyan ku ew parêzgehên ku neftê berhem digînin بس درکەو جارێکەتی هیچ دەستکاری نەکردە نەخواستمە داخوازیên Kurda هیچ جێبەجێ نەکردنە بەرەو چەندە ئەم بێئومێد بوونە بەر هەندێک لە دانیشتنا دووشەمبێ یا ڕابردوو مە هەوڵدا کە ئەو دانیشتە سەر نەگرێتن خوێندنایەکێ نەهێتەکردن چونکی بڕاستی ئەوە زۆر یعنی زۆرداریەکە مەزنە لە خەڵکی کوردستانê تێتەکردن کە ئەوروکە ئەم تەماشاتکەین ئەف هەلسوکەوتێ بەغدا دەگەل هەرێما کوردستانê هەلسوکەوتێکی gelekî birasî dijî distûriye dijî mafê xelkê Kurdistanê berê çendê me jî hewl da ke ev xwendina duê nehête kirin çunke eger xwendina duê hate kirin dê berew deng danê çî ke berew deng danê çû dê pesem bît ke pesem bû hingînê mafê xelkê Kurdistanê dihête pêşêl kirin û ev budce ji birastî pişka yek parêzga li parêzgan herêma Kurdistanê naketin ber hindê li êkşema da hatî اما کو فراکسیون کردستانی جدل خوشیامه که هلویستی میگه ام دی بایکوت دانشنیکین و اگر هاتو خوندن دویجی هاتا کردن اگر هاتو ما بایکوت کرد و ام دی همه هنگی دیگه سناجی که چکه مزانی رهت داخازی سناج بجه نکردن دیگه آن همه هنگی یک مهبتن حتی کو رجای یاسایی نبیتن دانشنا پارلمان هر چنده سروی که پارلمان بریار دای که دانشنان تید که تاوکر کوبونا دوشنبه یعنی که هات پیوستی پروژه یاسایی نیه هر چنده اموی باوریه اف دانشنا که هات کرن بو خوندن دوی رژه یاسایی نبویه برای چنده ما طعن دبی طعن الوی دانشنی بکن چکه یا رژه یاسایی نبویه که اگر رژه یاسایی نبو که هات اف دانشتنه براستی همین یاسایی ندبی دانشنا که نوی جاره که دست بکته چونکی بو خوندنا دەبێتن ڕێژای یاسایی هەبێتن ئەگەر مە و سودنە بایکوتا دانشتنێکە هنگینەی ڕێژای یاسایی نەبێتن ئیلا ئەگەر هات و هاوپەیمانیان نیشتیمانە شیعە هەولێک بدەتن هەمە پەرلەمانتارێوان ئامادە بن هەتاکو دەنگی لەسەر بودجە بدەن پێشی کۆنفرانسە کوێتێ چونکە هەولەکە مەزنە هەی ئەف بودجە بێتە پەسەندکردن پێشی کۆنفرانسە 12 مانگەیە لە کوێت بەس بڕاستی ئەم دێ هەوڵ دەن ئەف بودجە پەسەند نەبێت هەرچەندە پەسەند نەبێت چونکە ڕۆژە یەکشەمبێ 11 مانگەیە یعنی ئەم دی خوێندنا دوێ بووکەین ئەگەر هاتوو یعنی چی کێشە دروست نەبوون پشتێنگنێ چەند ڕۆژێک 5 ڕۆژێک پێتن هەتاکو دەنگدانە لەسەر بدەن بەرێ چەند ئەف بودجە پەسەند نابێتن لێ
عبادی بشاندێکی و سەرۆکی لژنا مالیە بەرەو کوێتی دەچن هەتاکو بەشدار بلوێ کۆنفرانسێ ئەوەش بڕاستی gelek giringe bûma Kurdistanê ke em peyama xwe bigihîne komalgana dewletî ke ev budceya zolmeka mezin li xelkê Kurdistanê tê kirin و eger hatû budce beser nebû دکتۆر عەرەفات ڕۆژی یەکشەممە تەواوی فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق یەکدەنگ و یەک هەڵوێست ئەبن بله بر هند عبادی تازه لاواز بیا چونکه تماشا دکتن همه فراکسیون کردستانی یک هلوستن و او یک هلوستی ما براستی ولی کریا کاملگان دولتیش به تسرخد یعنی اف بشن نتوانی گرتو او سفیرین ولاتن روش آوا و هر وها ولاتن کندا ولاتن دیکه سردان آمدکن که دزانن براستی اف هلوستی ما چونکه امی برگریه المافی خلق کردستانه کرد اف بودجه بیش شوازه براستی هیچ کشید حرم کردستان چاره سر ناکتن اف پیام و رون آشکره گهشت کمالگانه دولتی برای چند براستی ام گلک دلخوشین که ابروکه ام همه فراکسیون یک هلوستین و بایکوت مکریه و دانشچین جیجی براستی ما نهلا دانشچین ریاچی ای ولا چند روزی رابردو لگل حیدر عبادی مترسیدار دیجی خلق کردستان سروک وزیرانی عراق وکو سروکی فراکسیون کردستانی کان دانشنو کوبونوا جنابیشتان لو کوبونوا حضورتان هبو آیا ایوه برونی و براشکاوی تێبینیەکانی خۆتانتان بە عەبادی وت ئەو هیچ بەڵێنێکی ئەوەی دا کە چارەسەری بکات یان لەوێش بێ هیوای کردن باوەڕ بکە کاک یادگار دو کۆبوونە گرێ مەگەل عەبادی کردن ئەف هەموو کۆبوونە هەندی من هەوڵدا ئەس وەکو عەرەفات بێژم و ئەس تشتێکی عەبادی تێبگەهەم ئەس تێنەگەشتم هەوڵ بدە بەس هەموو سەرک فراکسیۆنە دەگەل لژنا دارایی کە عەبادی پیمانێکی بدەتەمە کەنگی دێموچێت فەرمانبەرە هەنێریتن وعد نەدامە کەنگی دێ فڕۆکەخانە بکات پەیمان نەدامە هەر گوت لێجان بەردەوامن هەتانو کە راپۆر نەگەشتێمە بەر هەندێ عەبادی بڕاستی کەسێکە لە بەرسڤە خۆ دیر تێخیتەوە و کەسێک نێ خودان بڕیار بێتن بەر هەندێ ئەم بێ ئومید بوون وێ دانشتێ و بڕون ئاشکرەیەکیش مداخلت من گوتە عەبادی پێشی 16 ئۆکتۆبەری خەلکی کوردستانی ئومێدێکتە هەبوو لێ پشتی 16 ئۆکتۆبەری ئەف ئومێدە خەلکیشی تەل خەلکی تێکدا تازە هیچ خەلکی کوردستانی ئومێدێکتە نەمایە چونکە تو نەخودان وعدێ خۆی تو بەس کێشا بڕاستی گیرو دکەی بەرە چەندەیەمە هیچ ئومێدێک عەبادی نەمایە کە وان کێشانە چارەسەر بکەن یان موچێ فەرمانبەرە بێگومان من دێمەوە دکتۆر عەرەفات بەڵێ سپاس دەکەم من دواتر دێمە وڵات ئێستا ئەچمە لای جەنابی مامۆستا جەمال کۆچەر پارلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لطفیان کردووە و لە دۆکەوە لەگەڵمانن مامۆستا جەمال مەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێستا دکتۆر عەرەفات ئاماژەی بەوەدا کە ڕۆژی یەکشەممە بەنیازن بە شێوەیەک لە شێوەکان ڕێگری بکەن لەوەی کە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجەی 2018 بکرێ و ئاماژەشی بەوەدا کە دانیشتوون لەگەڵ عەبادی بەڵام چەند هەوڵیان داوە لێی تێبگەن هیچ لێی تێنەگەشتون و هیچ پەیمانێکیشی نەداوە کەواتە ئەبێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ناونیشانی بەرنامەکەشمە ئایندە و مستەقبەلی کورد لە عێراق ئایندەیەکی گەشە یاخود ئایندەیەکی ڕەش و تاریکە بله زۆر سپاس سڵاوەت خودێلتە و مامۆستا عەرەفاتی لەگەڵ هەمی بینەرت هەبیتن دیتنا من ئەم نوکە ما بێت و مەنەوێت نەمێت بووینە بەشێکش دوێ دەوڵەتە عێراقی یاکۆ چێکردنەوەی نەچێکردنەکە تەندروست بوویە و ڕێڤەبرنەوەی نەڕێڤەبرنەکە تەندروست بوویە و هەندی مەهەوڵداینە کۆ خۆژێ خلاصکەنجی منەشیایەوێژی بکەین و ڕیفراندۆم و دەرەنجامێتوێ باشترین دەرفەت بووینە لەوە بدیتنا من پێتڤە کورد بۆ چۆنێکێ پرۆسسا خۆب خۆدا بکەتن نافخۆی یا خۆشوێرێ دەست پێ بکەین پشتێنگێ ئەوە هاتیە سەرێمە فەراغێکێ نەهاتیە بەلکو هەندێک لاانین سیاسی لەوە خاڵا دوێ بدیتنا من ئەوە ئەم لە زڤڕینەکێ لایەنێن خۆ هەر لایەنێکت نافخۆب خۆدا شۆڕەشێکێ بکەتن و ڕازڤەکردنەیەکێ بکەتن ئەوە خاڵا دوێیە خاڵا سیە بدیتنا من ئەگەر ئەم هەر بمینە vê kawdanî da ku hel hîviye hindê bîn عبادی تەوارەمە بێتن عبادی مۆچی me firêketin عبادی ئاریشێت me çareserketin dîtina min ev qeyrane bi dîmahîk nayên lewa
ازل گل هنده کو افرو بری صباحی بریار نافخوی یا هرمی دا بتدان کو دهات اگر ما شفاف کرو و همی هاتا کم کرن و چوف حکمته و اگر گندلی و بندیوارو اول نمانو اف جدارت مهین بدرستی هاتنا ریو برنو الگل ما دست پی کرد الگل بزیترین وقت هل بجارتن بینه کرن و حکم رانیه که راست قینه یا راست بیتا چه کرم دیتنا من ام الشافادی فيت خو بهيفيكين كو عمل هيفيه بين عبادي ام بديل عبادي بيتن خو عبادي بري هبو يا افا عبادي بشتي عبادي جبديتنا من تشجي اواز يا مازن نابتن بەڵێ مامۆستا جەمال ئاماژت بە کۆمەڵێک خاڵی گرنگدا بەڵام من ئەمەوێت ئەوە ئیزافە بکەم لە دوای 25 ئەیلول و لە دوای ڕفراندەمەوە نەک تەنها عێراق بەڵکو ئێران و تورکیا و هەموو جیانیش بە شێوەیەک لە شێوەکان دژی کوردوەستانەوە هەموو ئەم دژایەتیە پارتە سیاسی و حزبە کوردستانەکانی خەبەر نەکردەوە پێت وایە چی خەبەریانەکاتەوە بۆ ئەوەی بیرێک لە ئایندەی کوردستان بکەنەوە لەوە زیاتر وامان لێ نەکەن وا لە هاوڵاتیانی کوردستان نەکەن کە چاویان لە دەستی عەبادی بێت والله بديتنا من يا ولا هاتي في هاولاتي هلويست خو ببينيتن وافريكا ام دي برف دو هالبجارتنا تشين هميت بغداد وهميت نافخوي بيتفيا بريارا بقل بريارا خو بدتن كو اگر اف حزبه هر بنج حزب بن دو حزب بن سي حزب بن هر حزبه كهبيتن يا برهف نبيتن خو بغوريتن يا برهف نبيتن هندم مروفيت باقش بنت صاحه يا برهف نبيتن خو راز وكتن بيتفيا خلق راس كتن ابدنگ دانا خو و بيجم خلق زيادتر تحمل ناكتن يدي اگر هر خلق هر مستعد بو همان ري همان سياسات همان كالتور يعني جارة كاتبين تساحدة ديارة خلقي الرازية في كودانة ده هي بيتفيا يعني خلقي السر صندوقي والحاح الحزب بكتن حزب بخون نجار بن نفخو ياخودا واسيا جهشتي ما قناعته يدي نابتن هيج حزبك بحثي بحثی گندلیا حزب کادیب کتن یام بحثی نخیر امش خود است ببکن اگر یک گرتوت نافخویا خدا خو پاک و بجین و کست هجی پیشکش کردن و هر پستکی هاتوی وکی دلت خازید وکی گلت خازیدن پریوبر وگاف که خلق خود جارا بیتن و جارا پشتی و جارا پشتی دینی کتن امروی هرمی کردستان او ناخوازه که یکتر تومتبار و اتهام بکن بلکو کاتی اوی پیکوا کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و شەفافکردنی هەموو ئەو شتانەی کە ناشەفاف بوون و لە ڕێگەیەوە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان بەرامبەر بە عێراق بچووک بووینەتەوە بديتنا من يعني هكر ام وان اخفتنت ما قوتي نايكودو هر عندام برلمان كي قوت يا برامبري خو هرلانا كي قوت يا دي هكام هميه كوم كاين او فيغاف كي فيلم كي جي تشي كان دبيتا فيلم كي هنديه قالك دريش وينا كي قالك كريت يا دي او هيج نهاتا جورين جوران كاريا حقيقي او اگر بين هر كسكي دس بكريت جمي جويدا رول خوديتي دبيني اول جوران كاريا شناف ماليا خود دس بكري داخازا من او هر لایه کت ناف خوب خدا گندلت خدا رو بخیتن اگر نه داخازا مش خلک ما او افروکا وکی چی تا سر صندوق ویلانه گندل درس که بدته دابزانیتن کو اف خلکا برجواندیت وی خلکی جیارا وی خلکی پاشاروجا وی خلکی نه غلطه او دی یاریا پیکتن بلکو یا حقیقیه سپاس دەکەم مامۆستا جەمال بێگومان من دواتر دێمەوە دکتۆر عەرەفات بێگومان گوێت لە وتە و قسەکانی مامۆستا جەمال بوو ئەمەوێت ئەو پرسیارە بکەم زۆر ئاماژەی بەوەدا کە پێویستە ئێمە چیتر چاوەڕێی عەبادی نەکەین بەڵکو لە نێوخۆی خۆمانەوە دەست بە چارەسەر بکەین و پارتە سیاسیەکانی کوردستانیش واز لە یەکتر تۆمەتبارکردن بێنن بەڵکو دەست بکەن هەر کەسە لای خۆیەوە بە چارەسەرکردنی کێشەکان و دەرکردنی ئەوانەی گەندەڵ بوون و هۆکاری ناشەفافیەت بوون من ئەمەوێت ئەو پرسیارە بکەم لە ئێستادا نێوماڵی کوردستان ئەوترێت ئێجگار پەرتەوازەیە پارتە سیاسیەکانی کوردستان گەر بەم ڕیتم و شێوازەی ئێستا بەردەوام بن لە سیاسەتکردن ئایا مەترسی ئەوەمان لەسەر نییە کە هەرێمی کوردستانیش وەکو قەوارەیەک هەڵبوەشێتەوە و لەناو ببرێت
کاک یادگار وقتی کو عبادی زانی کرد یعنی پارچه پارچه بوینه لاواز بوینه بر هندوان هول دا یکمین جار یعنی اف حکومت هرم کردستان بحل وشین نوا و هنگو همی آدیت پیوا باکور عراق بکارتنا شمال العراق و براستی وقتی کودیت بزود نوا گوران و کمال لحکومت هات نداره اوان هول دا حکومت بحر رفیتن بر هنده چند املاواز بین براستی یعنی اوا دلیوک بو بغداد زیاتر فشاره بیختصر هرم کردستانه ام تماشات که این وقتی کودید همه فراکسیون کردستانی یک هلوستن برانبر بود جای بر هنده براستی عبادی کهوتا هلوستی که کلی که نخوش دا براستی اجی گشته قناعته بلا حکومت هرم کردستان یعنی اف ارکسر حکومت هرم کردستانه بو جیبه جی کر یعنی چی دیگه حکومت هرم کردستان نشتن هیچ پنگاوی دیگه پاجه چونکه اف کارن دستوری و یاسای سر هرم کردستان جیبه جی کرن تازه ام دبی تماشا بکن که بغداد چه حلوسته که بید برانبر هرم کردستانه و ام دبین براستی بغداد هاول دتن دو کارت گلک مترسیدار بکد دجی هرم کردستانه کار ایکی او هاول دت اف حکومت بیت هلوشاندون زور دلخوش وقتی که بزدنا گوران و کمال حکومت وکشیان و دلخوش بو که گرتو هاتا درت به حکومته هزر دکر اف حکومته دی هیتا حرفاندنو و دی هیتا حلوشاندن لبراسی حکومت هرم کردستان خورا گرد خالا دوش او خلکی هم بده دجی حکومته چونکه وقتی که ما او گفتو گل برس عبادی کر براسی او زور فوکس کرد سر هرم کردستان که گندالیا های اف موچناگت خلکی اف نفتناچی بو خلکی یعنی او بشوازه کی بشوازه و چندت گینیتن که بله حکومت هرم کردستان دبی بیت حلوشاندن و او خلکجی دبیتن خو پیشاندن بکد دجی و حکومته که اگر ام تماشا بکن یعنی عبادیوت و پیشاندن که دیار عراق یا باشور عراق یا روشوای عراق شام الشریف هیک هیچ کشنینن اف گندالی او العراقی های براستی جی مترسیه که یعنی کمالگان دولتیه بحث دکتن برای چند راسته دبی حکومت هرم کردستان اونده چاره عبادی نبیتن که شب ما چاره سر بکتن چون که ام دزانین حل بجارتن انتای و دیارده که ناشرین های هر کسی که پتر دجاتی هرم کردستان کردن کیرفی نا جماوری برز بیتا افرو که قناعتك بو خلق جنوب نخاص ما شيعات درز بوي وحتى نكسناج درز بوي دكتور عرفات كبال عبادي عراق رزقار كل داعش عبادي شيا كرداج تنبي بكتن بله اما جد بودا ك فراكسيونا كردستانيكاني برلماني عراق يقدنگو يقلويسن اما يبزانم سبارت بس زاداني برلمانتارانيش كلا سرتاي برنامج كده بيشكيك اما جم بيدا ئێوە یەکهەڵوێست و یەکدەنگ ئەبن و قبوڵی ناکەن بێگومان یعنی تازە مکو فراکسیۆنە کوردستانی بەیانەمەکی دەرکەن دیژیوێ بڕیارێ و دەستخۆشی جێگرێ سەرۆکی پەرلەمانەکەن بەرز کاک ئارام کە ئەویشی بەیانەمەک دەرێخست دیژیوێ چەندێ بەس ئەس یەک تشتی بێژم یعنی بڕاستی جێ یعنی شتێکی سەیرە وقتی که پارلمانتار صدریه هاتن پارلمان سر کو بنکر او همه میزش کاندن او همه پارلمانتار ازیادن او همه ضرور زیان دا پارلمان باشه سلیم جبوریان سرکاتی پارلمان چه حلوستک هبو برانبر پارلمانتار صدری او بوچ وقتی که کردک لسر مافی خلق کردستان یعنی حلوستک نوینتینیان کو بیشین کاری که انجام داد که بتن دربرینه یعنی وکول ماده که دستور عراق هاتتو بس رأي خود در برکت وکی ناراضی سروی چند دیجی خلق کردستان بود چه افهم مسئولیت قرض برانبر پارلمانت کردستان تهدادان برای چند اف بریار سیاسی ندوباره چون که من بیست یک 15 روز بیت سزادان یعنی کمی جرب گیره نظام داخلی کمی جد انذار که ده پارلمانه بشتی انذار 6 روز مثلا تعلیق که عضویتای يعني خطوة و یک سری چوی سزا دای 15 روزه که بریار سیاسی نه او پارلمانترانی سزا دراون روشی یک شمه بجداری دانشگاه که دکتر ناف برا سنه و شیعه دبید بجدار من دانشنه چون که اف بریارات براستی ام تندی دجین وکو فراکسیون کردستانی ام دی بای کتا دانشنه که بس اگر هات و صبای مزانی که بودجه هات پارلمان دبید او پارلمانتر بجدار بن چون که اف بریار بیت حلوشانه بزیتر وقت
بریارت نایاسایینا بریارت سیاسینا پێچوانەی نظام داخلی پەرلەمانیە بەر هەندێک ئەم داخواز دەکەن و دەبیانەمەکیش دەرکەن کە نابێتن دەبێت ئەف بریارە بێتە هەڵوەشاندن بریارێکە بڕاستی نەجیە خوددایە. بەڵێ سپاس دەکەم بێگومان دێمە وڵات مامۆستا جەمال بێمەوە لای جەنابتان پەرلەمانتارێکی یاوپەیمانی هێزی عێراقی ئاماژەی بەوە داوە کە حەیدەر عەبادی هۆشداری داوەتە پەرلەمانی عێراق هۆشداری داوەتە ئەو پەرلەمانتارانەی کە لێوەی نووزیکن کە لەوە زیاتر بودجە لە پەرلەمانی عێراق تەخیر نەکرێت چونکە لەوە زیاتر تەخیر بکرێت چانسی وەرگرتنی قەرزە نێودەوڵەتیەکان بۆ ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی لە دەستی داعش ڕزگار کراون و وێران کراون بە تەواوەتی لەدەست دەدەن. ئایا ئەمە وا ئەکات کە پەرلەمانی عێراق گوێ بە تێبینیەکانی کورد نەدات ئەگەر بایکۆتی بکەن و ئەگەر لە ناو پەرلەمانیش بە شێوەیەک لە شێوەکان یعنی ڕێگری بکەن هەر تێیپەڕێنن؟ بله بێگومان ئەڤروکیا پەرلەمانیژی بەڵانسا خۆش دەستدای و حکمەتێژی بەڵانسا خۆیە دەستدای ئەو بناخێ حکمەت سەرهاتی ئاواکردن کو توافق سیاسی و مراعات پیکاتا بتکرن پیچ رنگ کی افریقا و نمایا لوا هل بجارتن الجل تقدانا توافق الجل دسته درکی الجل برجواندی تایبت یت کسا و یت لانا بدیتنا من نبس ده كرتة بشجو هافتن بلكو حتى يعني بينغافت ويفا ترجي دينا هافتن چونكو هذا يا جلك يا هات يا كرن فان 12 سالت بوريدا وان 14 سالت بوريدا جلك يا هات يا كرن وبديتنا ما بيتفيا كرت هلويست خو بجهوريتن نلهي فيا جهورينا هلويست وان بيتن چونكي ما افتوقعت كر وبرينو كجي بيجبيني ما تكر ما تقولي يكش سب جاردايل بر بابت بودجه یان ده بودجه وکی خب روی چیتن چون که همزانین عقلیت عبادی و تحالف وطنی شیعی عقلیت که یا حشک و صاحزرت کتن عراق خریاویه یان جی ده تنا پریتن ده اکل سر 12 تصرف کرن یان جی ما بوچونا سیجید گود که ده لانه کی رازی کتن لانه کی گوری کتن یعنی کتا قربانی همي توقعات ماشي ابون كود السنه رازي كتن چونكو يا اولاني ابي بقرباني بيتان وايا كرد امجاره امجاره البندستوان بديتنا من ده كردي كنا قرباني اگر اكيب كنا قرباني بتويا بكات كردي البغداد همي افريكا برف بريارا خويا يا كوتاي بدتن بري او بريارا خويا ببشيا ما بدن ام بجيني يان دي مراعاة مكان وكهر حولاتيه كي عراقي يعني مراعاة مكان ديف دستوري يان ام دي سحب بين نبجدار بين تلبجارتنا دانت من ندفي حكمته دانت من نلفي برلماني وبيكهات كردي همي بيكفا برياري بدتش بغداد زفرتن لوتي ام عراق دروز كراوا كرد كيد بقرباني كيتان وايا اگر جولا تيبينيكاني كرد نگيرا كاتي اواتو ككرد لبروسي سياسي لعمليه سياسي لعراق بكشيتوا جاري ام بجين دست بيكا دولتي حتانو كان على الاقل بشتي قرانكاريا صد حكمتها ني هاتي وصدام هاتي جوهرين ديتنا من امجيت جناح بار بوينا حكم رانيا عراقي دا چونكو اگر ام زفرنا صالت 2005 و بيدا بين حتى 2010 جي بيجه كردي جلك بيجه كيف حزب البغداد جي داخل بوياكو ما او فشاري وقافكي امد كين اجل 2007 هات باكرن ال 2007 سيوك 2007 ديتنا من افكشت 140 كركيكو اخر هنگ ده صافي بن كرد نچوبو بغداد بو همي برجوانديت كردي وكي بيتفي وكي مافد دستوري وكي مافك ميجوي شر وناكوكيل سر نكريا بردوان بلكو هم يعني قالك جارة برجوانديت يت حزبي وبرجوانديت شخصي وقالك جوان كيشت مظن عن دسكفتت مظن ما يتقوري كيرينو لو همي غازندش بغداد تنينا يتكرن او قواري افريكا ما افاكيري قواري كي تندرستكو دنيا خرب جاوك مازن صحكته ما خو عم تزانين الجهه امريكا تشيته وجهه كفيته بن حكم رانيا كدولتها كوكي امريكا وكوريا الجنوبيه ويابان وصومال وافغانستان الفيرت تشتت هين يا اكي
ویدم بزانین ما چه درفت هیا یا کو امتدا آزادانه شول کن تا که درفت ما هی اگر بس به نقطه تمام کم تا که درفت ما هی آزادانه شول کن او منافخو یا خوب درستی آوا کر با که ما حکمت کاپ هیس آوا کر با وگاف که اف تعامل جیل گلمنت هاته کرن مامۆستا جەمال بم بوورە با و پرسیارەشت لێ بکەم زۆر بە کورتی زۆر بە کورتی پەیامی خۆت بۆ پارتە سیاسی و حزبە سیاسیەکانی کوردستان چییە وەکو ئەندامێکی پەرلەمانی کورد لە عێراق سەبارەت بە یەکلیستی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێم زۆر بە کورتی سوپاس دەکەم. از بجمع همي لان سياسي اگر هين بيك ليستي المنطقة صدو تشلو همي متنازع عليها بيك ليستي نچن ديتنا من بيتوينينا بخلق بهيج رنگه كي دنگي بدتا هيج ليستكي چونكو تاك تشت دي خزمتا هولاتية ما كتلواجهها آخي كتنواجهها يك رزيوك هلويستياما سپاس دەکەم دکتۆر عەرەفات کۆتا پرسیارم لە تویتەری خۆت بە زمانی عەرەبی نووسیوتە من کوردیەکەی ئاماژە پێدەم گەر بەغدا موچە نەنێرێت و بودجە نەدات و فڕۆکەخانەکانی نەکردەوە پێویستە پەنا بەرینە بەر نەتەوە یەکگرتوەکان ینی ئێوە شاگادارن نەتەوە یەکگرتوەکانی UN ئەمریکا فەڕەنسا بریتانیا تەنانەت ئەنجومەنی ئاسایش هەر هەمویان ئاگادارنەوەی لە عێراق گوزەریە با من پرسیارەکەم بەم شێوەیە سیاغت بکەم پێتان وایە گەر عێراق نەهاتە ژێرباری داواکاریەکانی کورد کاتی ئەوە هاتووە کە کورد لە پرۆسەی سیاسی لە عێراق بە تەواوەتی بکشێتەوە زۆر بە کورتی والله كاك يادقر أزقل هندا داني ما البروسا السياسي بكشينا چون كما عندك اوبشن ديكيت يعني بونمونا امشيم تشينا محكمة فدراليش كاتب كان له حكمته امشين بنا بين بر نتويتي قرتو يعني از شين بيش متازه هالبجارتنين نزيق بوي برای چنده باش نیه امي بريار بدن بريارك قرصه بس ام هولي بدين نخاص ما اف بسيارات بريز كاك جمال كره يعني اگر یک لیز بجدار بن لدورن ماده 140 او سرکتنا کم مزنه بما کردم ام دخازن لپروس لهالبجارتن انتن پیگی وقت پارتی دموکراتی کردستان اگر به یک لیز همو لاینا کان بجداری بکن بایکوت یا بجارتن ناکن البجارتنی عراق يعني ما يقول تعمل كركوك بجدار نابين ويا هالبجاري بايكوت كان بس اگر هاتو بيك ليز بيتن براسي هر پیشنيارا بارتي بويا بيك ليز بجدار بين بارتي دي بجدار بين شكل برجان دي خلق كردستان زور سپاس دکتۆر عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە سۆرانەوە مامۆستا جەمال کۆچەر پارلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دهۆکەوە زۆر سپاستان دەکەم ماندوو نەبن سپاس بۆم دەرفەتە بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە سۆران تا بەرنامەیەکی دیکە و باسی ڕۆژێکی دیکە کە ڕۆژی یەکشەمە پێتان ئەگەمەوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن